بانکەکانی شاری فرانکفورت و ئەڵمانیا زۆربەی ئەکەونە ئێرەوە وتی ساندویچ هەکەم لێرە کڕیوە بە 9 یۆرۆ ئەمە هاتینە مزگەوتێکەوە ئۆپێرای کۆنی شاری فرانکفۆرتی ئەڵمانیا ئەمە تاکە حەلە لە لای من تەنها جانتاکەی دەستی نزیکی 32 وەرەقەیە بە برادرێکت بڵێ ئەم ساعتت بۆ بکڕێبایینەوە 5 وەرەقەی هیچ نییە زۆرترین قفڵ ئەکەوێتە ئێرەوە نازانم هۆکارەکەی چییە وەرە هەموو تاوەرە یەک دقا باشە دووارە سڵاوتان لەبێ ئێستا ئێمە هاتووینەتە یەکێک لە بەناوبانگترین گۆڕەپانەکانی شاری فرانکفۆرت کە ئەویش پەیکەری یۆرۆکەیە کە گۆڕەپانی ویلی برانتی پێوترێ باشە ئەم گۆڕەپانە لە ساڵی 2002 دوای ئەوەی کە دراوی یۆرۆ بوو بە دراوی فەرمی وڵاتانی ئەوروپا لێرە ئەم پەیکەرە دروست کراوە بیدایە چیرۆکەکە بە شێوازێک بۆ لەلایەن کۆمەڵەیەکەوە ئەم پەیکەرە خاوەندارەتی کراوە بەڵام دوای ئەوەی کە پارەیان پێنەماوە و دووچاری شکستی دارایی بوونەتەوە وەستاون لە کارەکانیان وەویستویان ئەم پەیکەرە لێرە لا ببرێ بەڵام خەڵکەکە ناڕەزایەتی دەربڕیوە چونکە ئەم پەیکەرە هەر ئەو کات بووە بە نیشانەیەک بۆ بە سیمبولێکی شاری فرانکفۆرت لەبەرەوە خەڵکەکە ویستویانەکەم پەیکەرە هەر لێرە بمێنێتەوە تا ئەم داقەیەش ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانی ئێرە ئەکە وێنەی یادگاری خۆیان لێرە ئەچرکێنن هۆکاریەوەی کە ناوەکەی ویلی براندتە ئەوەیە کە ئەم کەسە پێشتر ڕاوێژکارێکی ئەڵمانیا بووە بۆیە ئەمانیش هاتوون کەم پەیکەریان دروست کردووە بە ناوی ئەو گۆڕەپانەکەیان ناوناوە و ئەو نیشانانەش کە ئەیبینین ڕەنگی شینهی ئەوەیە کە وڵاتانی ئەوروپا لە خۆ ئەگرێ لەگەڵ ئەستێرەکانی و دراوی یۆرۆیە و لێرە پەیکەرێکی زۆر گەورەی بۆ کرا و ئێستا منیش وەکو گەشتیاران بە بەردەوامی کە سەردانی ئێرە ئەکەن منیش ئەمڕۆ هاتووم لێرە سەردانی ئێرەم کردو ڤڵۆگێکم بۆ ئێوە تۆمار کرد لەسەرەوەی کە ئەم پەیکەرەوە ئەم نیشانەیە ئاماژەی چییە بۆچی لێرەیە بۆچی لە شاری فرانکفۆرتە اینجا ئەم نیشانەی یۆرۆیە کە لێرە هەیە ئەمە بەرزیەکەی 14 مەترە و بەم شێوازە ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەەکەن و ئێمە ژەم ڕۆهاتین و سەردانمان کرد ئێستا ئەڕۆین بەرەو شوێنەکانی تری شاری فرانکفۆرتی ئەڵمانیا و خاڵێکەیە لە فرانکفۆرت لە ئەڵمانیا لە وڵاتانی ئەوروپا ئەوەیە کێشەی خواردنی حەڵاڵت زۆر بۆ دروست نابێ لەبەرەوەی خواردنی حەڵاڵی زۆر زۆرە بۆ نمونە ئەمە بابام ڕێستۆرانت ئەمە ڕێستۆرانتێکی فارسیە ئێرانیە لێرە لە شەقامەکانی فرانکفۆرت ماتعامیان کردوتەوە و لەگەڵ ئەوەش ئەگەر بۆ نمونە ئەوانە شت دەست نەکەوت خواردنی ڤێگەنی لێیە کە بۆ کەسانەیە سەوزەخۆرن هیچ گۆشتێک بەکار نهێنن تەنانەت هەنێ جار هێلکە و بەروبوومی ئاژەڵیش بەکار نهێنن لەبەرەوە تۆ هیچ کێشەیەکی خواردنت بۆ دروست نابێت بە بەراورد بە وڵاتی چین بەڵام لە وڵاتی چین ئەمە کەمترە ئانی ئاسان نیە دۆزینەوەی خواردنی حەڵاڵ و ئەگەر هەش بێ لە شارە گەورەکانە هەیە خواردنی ڕۆژهەڵاتی بەڵام شارەکانی تری وڵاتی چین خواردنی حەڵاڵی چینی هەیە کە زیاتر نودڵس و بابەتی شعریەیە کە ئەویش دووسێ جاربی خۆی لێ بێزارەبی خواردنێکی خۆشە بەڵام بە بەردەوامینە بەڵامی تر ببینن لێرە خواردنی حەڵاڵ زۆر زۆرە یعنی ببینن ئەمانە هەمووی خواردنی حەڵاڵە و یعنی سعرەکانیشان معقولە ڕاستی شاورمەیەک بە 12-13 یعنی بەراورد بە ئەوروپا و ئەڵمانیا بەڵام فرانکفۆرتی ژێکێک لە گرانترین شارەکانی ئێرە لەبەرەوەی سەنتەری ئابووری ئەڵمانیایە بۆیە سعریان گرانە من تەلەبەیەکم بینی خەڵکی ئۆزبەکستان بوو لێرە لە بەرلین ئەیخوێند وتی ساندویچ هەکەم لێرە کڕیوە بە 9 یۆرۆ بە 8 یۆرۆیان 9 یۆرۆ بەڵام لە بەرلین کە لەوێ ئەژیم ئەو ساندویچە هەمان ساندویچ بە 3-4 یۆرۆی واتە فرانکفۆرت دەتوانی بڵێ سعری ئەکرێ هێندەونی و یان دوو هێندەی شارەکانی تری ئەڵمانیا بێ لەبەرەوەی ناوەندیترین سنتەری ئابووری ئەڵمانیا و تەواوی وڵاتانی ئەوروپایە چونکە ئەڵمانیا بەهێزترین وڵاتی ئەوروپایە لەبەرەوە نرخەکان هەمیشە لێرە گرانترن جا ئێمە ئێستا چی یەکەین ئاوا ئەڕۆین ئەگەڕین بزانین چ دیمەنێکی تری جوانی تیا هەیە و لەگەڵیشە نوێژمان نەکردو نوێژینی وەڕۆ عەسر ئێستا لێرە ئەپەڕینەوە سەیری ماپەکەم کرد کۆمەڵێ مزگەوتی تیا بوو خۆشیەکەی لەوەیە تۆ زۆر بە ئاسانی مزگەوت دەستەکەوێ ئیتر ئەمانە هەر هەمووی ببینن پیتزا و خواردنی پاکستانی و تورکی و ئیتر عەرەبی لێیە تۆ بە ئاسانی خواردنی حەڵاڵە دەستەکەوێ هەنی بۆ ئەو قاپە گەورانە دەدەنێ و ئەوە چای مەغریبیە تا یەکسەر ئەو قۆریە چایان بینی وتەوە مەغریبیە
هاوتاوە نیشانوسرا مۆڕۆکۆ. با بڕۆین بزانین لێرە مزگەوتێکی تایە بە پێی ماپەکە ئەکەوێتە شۆ پێم وابێ ئەمەیە. ئێستا ببینن ئەمە هاتینە مزگەوتێکەوە. ئەمە لێرە مزگەوتێکە. با بڕۆین نوێژی نیوەڕۆمان بکەین، نوێژی نیوەڕۆ عەسر بەیەکەوە. یا ئەڵڵا بسم الله. لێرە ئاوا چینە ناوە و بزانین شوێنی دەستنوێژی لەکوێ هەیە. شوێنی دەستنوێژ باوە لێرە پاقلاوە شیرینیشی لێیە هەر لە ناو مزگەوتەکە. هەر لە ناو مزگەوتەکە بەشی تری مەطعەمی تێیە لێرە بێ بە مزگەوت. ئەوە بەشەکانیەتی. با بڕۆینە ناوە بزانین چۆنە بێ لە قاتی سەرەوە بێ. لێرە سەر ئاو و شوێنی دەستنوێژ لە قاتی خوارەوەی ئەڵمانی نووسراوە. ئیتر ئاوا چینە خوارە و لێرە دەستنوێژەکەمان هەڵەگرین، دواتریش ئەچینە سەر و نوێژەکەمانەکەین. ئەگەر بچیتە تەوالێت بە 50 سنت لە مزگەوت تا بازرگانی یەکەم. ئەمە شوێنی دەستنوێژەکەیان. جاوە ئێستا هاتووینە بەشی مزگەوتەکە دەستنوێژمان هەڵگرتووە. ئەچینە ناوە بزانین مزگەوتەکە چۆنە. لێرە پێڵەو دانین. ئەمە لێرە پێڵاو گۆرەیمان دانا بۆی مزگەوتەکە پیس نەبێ. اینجا ئەچینە ناوە. بسم الله. مزگەوتێکی خۆشە. ئەمە شوێنی مزگەوتەکەیە وە لێرە خەڵک نوێژەکە. ئیتر بچینەوە پێشەوە. ئەم کۆترانە لە ئەڵمانیا زۆر جوانە. ئەمەی کۆترە شینکەیە، کۆتری قومری. ئەین ببینین دیمەنێکی زۆر جوانیان هەیە، لە زۆربەی زۆری شەقامەکانی بینی. اینجا ئەم ناوەش تۆزە ئیشی تیاکرێ. با بڕۆین دیمەنەکانی تر ببینیم زانین چۆنە. ئەمە سیستەمی ئاوەڕۆ و ژێرزەوی ئەڵمانیایە. ببین بەو شێوازە هەمووی شتی زۆر کوالەتی باش بەکار هاتووە. یعنی هەر هەمووی شتی دەرەجەیەک. ترەم ناوە ئیشی تیاکرێ. عادەتەن کە شوێنێک ئیشی تیا بکرێ بۆی کە خەڵک نەکەوێتە ناوی، ئەم بەربەستانەی بۆ دانرێ. ئەمە ژێرزەوی ئەڵمانیایە. ئەم شوێنەی کە ئێستا ئێمە بۆی هاتوین ئەمە پێوترێ ئالتێ ئۆپێر، واتە ئۆپێرای کۆنی شاری فرانکفۆرتی ئەڵمانیا کە لە ساڵی 1880 ئەم شوێنە دروست کراوە. ئۆپێرا ئەو شوێنەیە کە عادەتەن ئەو کەسانی میوزیکینیان حەزیان بە هونەر بێ شانۆی تیا ئەکەن یاخود گۆرانی تیا ئەوترێ بە تۆنی بەرزە و گۆرانیانەی کە هاوارەکەن و تۆنیان زۆر بەرزە دێن لە شوێنێکی وەکو ئێرەیە کۆنسێرتەکانیان ڕێگەخەن. جا ئەم شوێنە لە ساڵی 1880 لە ئەڵمانیا لە شاری فرانکفۆرت دروست کراوە و شوێنێکی زۆر استراتیژی ئەو کات بوو، شوێنێکی تەواو هونەری بووە. لە ساڵی 1944 لە درێژەی جەنگی جیهانی دووەمە لە کۆتاییەکانە کاتێک ئەڵمانیا هێرشی کرایە سەر، ئەم شوێنەش یەکێک بوو لەو شوێنانەی کە بەربەردوومانەکان کەوت و زۆربەی زۆری شوێنەکە ڕووخاو بە تەواوەتی تیاچ و تەنها ئەتوانم بڵێم دیوارەکانی مایەوە زیانێکی زۆر بەربیناکە کەوت. بەڵام لە ساڵی 1970
نزیکی 40 ساڵ دوای جەنگەکە خەڵکی ئەڵمانیا و خەڵکی فرانکفۆرت لەبەرەوەی ئەم شوێنیان خۆشەویست هاتن کۆمەکیان کۆ کردەوە حکومەتیش بە هەماهەنگی خەڵکەکە ئەم شوێنەی دووبارە نۆژەن کردەوە و ئێستاش گەشتارێکی زۆر ڕۆژانە سەردانی عێراکە و وێنەی یادگاری خۆی لێ ئەگرێەوە ئێرەش نافورەیەکی جوانی لێە کە ئاوێکی پیادێ و ژینگەیەکی تەواو فێنکی دروست کردەوە بۆ کەسانی کە لێرەدا ئەنیشن و سەردانی شوێنەکەکەن ئێمەش هاتووین لە درێژەی گەشتەکەمانە بۆ شاری فرانکفۆرت سەرێک لە ئۆپێرای کۆنی ناوچەکە ئەدەین و چەند وێنەیەکی یادگاری ئەگرین بزانین وێنەکان بە شێوازێک دەرەچێت بەو کەسانی کە دێن بۆ گەشتی شاری فرانکفۆرتی ئەڵمانیا ئەتوانن سەردانی ئەم ناوچەیە بکەن کە ناوچەیەکی خۆش و نزیکە لە سنتەری شارەوە. اینجا جەماعەت ڕاستی شتێک هەیە لێرە بۆ نمونە کە منە مێ ڕەسم بگرم ستاندەکەم دانێم ستاندی مۆبایلەکەم جانتاکەشم دانێم ئەو شوێنانەی کە قەرەباڵغن پیاوڕاست بڕوە ئەمە تاکە حەلە لە لای من ئاوا جانتاکەم بە عەمودێکەوە بەستمەوە لانی کەم تا کابرا هەوڵەدا بیکاتەوە چاوم ئەیبینێ و ئەزانم چیە کاوەتوانم بچم بۆ لای جانتاکەم لەبەرەوەم حاڵەتانە حاڵەتێکە کە لە وڵاتەکانی ئەوروپا بوونی هەیە بەداخەوە بەڵام ئەم شتە لە چین زۆر کەمە من تا ئاسان نەمبینیوە ئەگەر تۆ هەر شتێک هەبێ ڕاستەخۆ حکومەت پۆلیس لە ماوەی 1-2 ڕۆژە یان لە ماوەیەکی زۆر کەما بۆتە دۆزێتەوە چونکە کامێرەکانی وڵاتی چین هەمووی یعنی فەیسی کەسەکانە ناسنەوە دەموچاوی کەسەکانە ناسنەوە لەبەرەوە زۆر بە ئاسانی حکومەت دەزانێم کەسە بۆ کوێ چۆ و بۆ کوێ نەچووە لەبەرەوە کاتێک تۆی گەشتیار ئەچیتە وڵاتی چین لە هەموو شوێنێک لە زۆربەی زۆری شوێنەکان تۆ پێویستە بە دەموچاو سکان بکەی یان ڕەسم بگری تەنانەت جاری وایە چی هۆتێلی ژەگری ئەچی ئەترسی یعنی پۆلیس خۆیەکە بە ژوورە ئەڵێ ئەمەوێ سەیری پاسپۆرتەکەت بکەم یعنی لە دەرگاداوەڵێ ئەمە سەیری پاسپۆرتەکەت بکەم کاتێک سەیری پاسپۆرتەکەتەکە هیچ شتێکی تر ناگات تەنها ڕەسمێکێک دێ و تەواو بۆ حاڵەتی ئەمنی وڵاتەکەی لەبەرەوە لە وڵاتی چین یعنی من تا ئێستا هیچ حاڵەتێکی دزیم نەبینیوە و خۆم هەیە بوونی هەیە بەڵام زۆر کەمەوە کە ڕۆژەدا یعنی حکومەت زۆر بە ئاسانی دۆزێتەوە بەڵام لە وڵاتانی ئەوروپا ئەم شتە زۆر کەمە ئیتر لەبەرەوە ئەمە تاکە حەلە لە لای خۆم کە دۆزیمەتەوە ئەم حەلە پاپکە بە سەلامەتی دەرچین ئیتر حتمما هەموو شوێنێک شتی زۆر جوان و شتی زۆر ناشرینی هەیە ئەمەش یەکێکە لە دیاردەکان کە لە وڵاتیا بوونی هەیە و وڵاتی چینیش بۆ منە دیاردە هەیە کە خەڵک حەزی پێی نییە لێرەش بێگومان دیاردە هەیە کە حەزت پێی نییە بەڵام دوجار هەر شوێنە و هەر وڵاتە و تایبەتمەندی خۆی هەیە ئیترێمەش لە گەشتەکەی باسی ئەوان ناکەین ئیتر خۆتان ئازادن کە حەستان لە کامیان و کامیان هەڵبژێرن بۆ داهاتووی خۆتان یان ئەوێ تەنها لە دوور وسیلەکەن خۆتان بڕیار بدەن با بڕین ئەمەش ناوچەی ئۆپێرای کۆنی شاری فرانکفۆرت بوو اینجا شتێک کە لێرە ئەمەوێ بەراوردێ بکەم لە نێوان ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا لەگەڵ وڵاتی چینە یەکێک لە خاڵەکانەوەیە کە تۆ دەموچاوی دووبارە لێرە کەمترە بینی یعنی بۆ نمونە تۆ گەر لە چین بژی تا ڕادەیە دەتوانم بڵێم دەموچاوەکان بۆ تۆ دووبارە ئەبنەوە هەموو ڕۆژێت تقریبان هەمان تایپۆمان جۆرە بەڵام لێرە یعنی ڕۆژانە ئەگۆڕێ تۆ تەنانەت چینی ژەبینی ئەوروپی ژەبینی ئاسیایی ئەبینی ئەمریکی ئەبینی یعنی هەموو دەموچاوەکان تۆ لێرە ئەبینی بەڵام لە چین بەو شێوازە نییە و هەروە خواردنی دووبارە لە چین زۆر زۆرە بەڵام لێرە یعنی خواردنەکانی تا ڕادێک جۆرە و جۆرەتی زۆری هەیە لە بەرۆی زۆربەی زۆری میلەتەکانی لێ ئەژی وەکو پەنابەر ئیتر لەبەرەوە ئەمەش جیاوازیەکی ترە کە لە نێوان چین و ئەڵمانیا بوونی هەیە ئێستا ئەم ناوچەی کە ئێمە لێرەین ئەمە ناوچەی ئۆپێرا کۆنەکەی شاری فرانکفۆرتە و لە چواردەوریە هەر هەمووی براندی جیهانی زۆر بەناوبانگ براندە ئەوروپیەکان لێرە ئۆفیسیان هەیە و ناوەندەی فرۆشتنەکانیان نەکەوێتە ئێرەوە جا ببینن یعنی بیناکانی بەجددی زۆر جوانە بۆ نمونە بانکێکی جیهانیە ئەمە ڕالف لۆرنە یعنی ببینن هەر هەمووی لەناو ئەم باڵەخانەیە شکڵێکی زۆر جوانی هەیە ناوەندی فرۆشتنەکانیان و لەبەرەوەی ئەم شوێنێکی تەواو هونەریەم ببین لێرە خەڵک دێ بۆ نمونە لێرە سەکسیسفۆنە ژەنێ یاخودە و ئامێرانی ترکە لێرە بوونی هەیە و ئاوا بەم شێوازە کابرا دانیشتووە خەریکی ژەنینی سەکسیسفۆنە هەڵۆ ئیتر ئاوایە Yes? For YouTube. YouTube, yes. What is the tema? What? Tema. Name? Why video? For this area. Yes, for tourists, yes.
You're from I'm from Kurdistan region of Iraq. Iraq. Yes. ئیتر کابرا کەوتۆتە جێی خۆی ئیتر بە سەکسسفۆنەوە کابرا کەوتۆتە جێی خۆیەوە سەکسسفۆنی ژەر شمشاڵی خۆمانە بەڵام یەک تۆز یعنی چۆنەڵی پارچەشتی بۆ زیاد کراوە بۆی کە بڵێن هی خۆمانە ئیتر با بڕۆین بەرەو ناوچەکانی تری شاری فرانکفۆرت بەجددی دیمەنێکی زۆر جوانی هەیە ئێرە یعنی کە دێتە ئێرە ڕێک لە ناو کۆمەڵە شاکاری هوەری و ئەو شتانەی بۆ کەسێک کە هوەردۆز بێ ئیتر ڕاستی ئەمە زۆر مەیلی ئەو شتانەم نییە با بڕۆین بەرەو ناوچەکانی تر ببین لێرە هەر هەمووی براندە بەناوبانگەکانی ئەڵمانیان یاخود براندی جیهانین و نرخیان زۆر زۆر گرانن ئیتر لێرە یعنی ببینە هەر لە ناو باڵەخانێکی زۆر جوان و تایبەت هەیە کە ئەم دیمەنانە لە چین زۆر زۆر کەمە تەنها ناوچەیە کە بینی بێتم ئاوا وەکو ئێرە بێ نانجین ڕۆد هەیە لە شاری شەنگەهای و ناوچەیەکی تریش هەیە لە شاری گوانجۆ نزیکی نانفەنگداشە ئەو ناوچەیە ئەویش باڵەخانەکانی بەم شێوازەیە لە بەرەوەی پێشتر بۆ منە شەنگەهای هەر ئینگلیزەکانی لێبووە بۆیە تا ڕادەیەکە ستایلی ئەوروپیەوە دیارە و بۆ زۆرێک لە ئەوروپیەکانیش کە دێنە وڵاتی چینەوە زیاتر لە شەنگەهای ئەگیرسێنەوە ئێستا ئەمە یەکێکی ترە لە کۆڵانە بازرگانیەکان یعنی ببینە باڵەخانەکانی هەر هەمووی بە دیزاینی کۆنە دیزاینێکی زۆر جوانی هەیە و لە ناوەش هەمووی براندەکانی تیا هەیە یعنی براندەکان لێرە ئاوە دوکانیان هەیە و تۆ چیتە ناوە لە ڕێگەی ئەو دەرگایانە و هاوشێوەی ماڵێک ئیترە چی خۆت ئەو شتێک کە ئەتەوێ ئەیکڕی ئەم ناوچەیە نزیکی ئۆپێرای کۆنی شاری فرانکفۆرتە لە ئەڵمانیا بەجددی سعرەکانی زۆر گرانە یعنی ئەم بووکەڵی کە لێرە ئەیبینی لێرە نمایش کراوە بە جلوبەرگەوە بەلای کەمەوە 50 بۆ 60 وەرەقە کەوتووە تەنها جانتاکەی دەستی نزیکی 32 وەرەقەیە ئەو چاکەتەی کە لە بەریەتی لێرە ئەو چاکەتە سەوزە بای نزیکی 21 وەرەقەیە باشە کەواتە کۆی گشتی بووکەکە گەر سەیری بکەین ئاوا تۆ تەنها جلوبەرگەکانی بکڕی ئەبێ نزیکی 50-60 وەرەقە سەرف بکەی ئەمە سعری وڵاتی ئەڵمانیایە بۆ براندی جلوبەرگەکان لەبەر ئەوە خەڵکێکی زۆر لە وڵاتی چین ئەم کاڵایانەی کە لێرە ئەیبینن لەوێ دووبارە دروست دەکرێتەوە وەکو ماسەرکۆپی ئەفرۆشێتەوە تاتوانم بڵێم کوالێتیەکانیان شتێکی وای فەرق نییە وەجگە لەوەش براندە ئەڵمانیەکان براندە ئەوروپیەکان بەشێکی زۆریان لە شارەکانی وەکو فۆشان و جۆنگشان و ئەو شارانەی تری وڵاتی چین کاڵاکانیان دروست دەکەن بەڵام ناوی خۆیانی لێنێن و ئەڵێن لە ئەڵمانیا دروست کراوە بەڵام دوجار هەر لە وڵاتی چین دروست کراوە لەبەر ئەوە کوالەتی کاڵای چینی هێندە خراپ نییە کە تۆ باسیەکەی بەڵام ئەو نرخەی کە تۆ پێی ئەدەی ئەکەوێتەوە سەر گیرفانی تۆ واتە ئەو نرخەی کە تۆ دیاری ئەەکەی ئەبێتە هۆی ئەو کوالەتی کە تۆ بەدەستی ئەهێنی ئەمەش کۆمەڵێ نمونەیە کە ئەکرێ هەر یەکێک لەم جلوبەرگانە لە وڵاتی چینەوە دروستکرابێ و دواتر هاتبێتە ئێرە بەم شێوازە بفرۆشێتەوە نرخی زۆر بەرز لەبەرەوە کاتێک تۆ لە وڵاتی چینیش ئەگەر بتەوێت کاڵایەکی کوالەتی زۆر بەرز بکڕی ئەبێ پارێکی باش بدەی ڕاستی یعنی تەنانەت بۆ نمونە من ئەم بلوسەی کە لەبەرمە ئەم تیشەرتە لە وڵاتی چین نزیکی 53 بۆ 55,000 دیناری خۆمان کەوتووە کە کوالەتی کاڵاکانی زۆر باشە کوالەتی قوماشەکەی دەرەجەیەکە بەڵام ئەگەر هەر بمەوێت کۆپیەکەی بکڕم ئەکرێ بە نزیکی 10,000-12,000 دەسم بکەوێت لەبەر ئەوە لە وڵاتی چینیش وەکو ئەڵمانیا ئەگەر تۆ پارێکی زۆر بدەی کوالەتێکی زۆر باشە دەستەکەوێت بەڵام ئەگەر پارێکی باش نەدەی ئەو کات کوالەتێکی خراپت دەستەکەوێت ئەکرێ بۆ نمونە ئەگەر شتێکی وەکو جلوبەرگ ببێتە هۆی ئەوەی کە تووشی نەخۆشی پێستت کا یاخۆ تووشی هەنێ حاڵەتی ترت کا یاخۆ دەگەر پێڵاو بێ ئەوە ئەکرێ تووشی فەقراتت بکە لەبەر ئەوە ئەو پارەی کە تۆ سەرفی ئەەکەی بۆ کاڵایی کە لە وڵاتی چینەوە ئەیکڕی کوالەتەکەت بۆ دیاری ئەەکە مەرج نییە هەر کاڵایە کە لە وڵاتی چینەی کڕی کوالەتی خراپ بێ بەڵکو و پارەی کە تۆ سەرفت کردووە کاڵایەکی خراپی بە تۆ داوە لە ناوچەی براندەکانی شاری فرانکفۆرتین ببین بە هەنێ نرختان پیشاندم لێرە شۆکتان کەم ئەمەی کە ئەیبینن ئەمە براندی تودۆرە بۆ نمونە ئەو ساعەتی کە ئەیبینن بای 4280 یۆرۆیە ئەی نزیکی 42-43 وەرەقە ئەمەیان بای نزیکی 50 وەرەقەیە ئەمە 49 وەرەقە ئەمەی کە ئەیبینن ئەوە بای نزیکی 63 وەرەقەیە باشە ئەمەی ئێرە ئەمە هەرزانە بای 25 وەرەقەیە ئەمە هەرزانی زینێ بای 21 وەرەقەیە
لێرە چیترمان هەیە شفتە بێ ئەمە بای 19 ئەمەی کە لێرەی بینن بای 19 ڕقەونیوە بۆ خۆمان ئیتر شتی پاتاڵیش کە لێرە دانراوە بۆ نمونە ئەومان هەیە بای تقریبان 73 وەرەقەیە تا ڕادەیەک بەری دڵەگرێ چیترمان هەیە یەک تۆز بەرزتر بای 87 وەرەقەونیوە چیترمانەیە بودجەکەی تۆ لە چەندێکە با پێت بڵێم جا برادێکی دەوڵەمەندت تا کە بڵێ بزانم ئەمەم بۆ بکڕەوەک و هەدیە چونکە تۆ زۆر منت خۆشە بێت ئەمەی بڵێ ئەمەد با بۆ بکڕێ بە برادێکت بڵێ ئەم ساعتت بۆ بکڕێ باینەوە 5 وەرەقە هیچ نییە ئەوەی پشتەوە بای دەفتەرێک و 12 وەرەقەیە ئەمەی کە لێرەی بینن ئەو ڕۆژە لەبەرەوە لە چ برادێکت ڕابینی پێی بڵێ یەکێک لەو ساعتانت بۆ بکڕێ چش لەو زەرەوە ئەم ناوچەیە چاکەت و جلوبەرگ و پێداویستی ڕۆژانەی زۆر گرانی تایە وەکو بابەتی جلوبەرگ بەڵام لێرە براندە ئاسیایەکان تا ڕادێکی زۆر بازاڕی ئێرەیان داگیر کردووە لە بڕۆی ساریان زۆر معقولە بۆ نمونە من لەولا سەیرم کرد یعنی چاکەتی تیا بوو بای نزیکی 20 وەرەقە بوو جانتای تیا بوو بای 30 وەرەقە بوو کابووی تیا بوو بای 600 یۆرۆ بوو یعنی نزیک 6 وەرەقە بەڵام لێرە یونیکلۆ بۆ نمونە بزانین سعرەکانی چۆنە کە براندێکی یابانیە واتە ئاسیاییە لێرە بۆ نمونە ئەم چاکەتەی تایە بای 49 یۆرۆیە و شتی تری تایە بای نزیکی 30 یۆرۆیە و چی تری تایە بۆ نمونە ئەم تیشەرتانەی تایە بای 19 یۆرۆیە نزیکی 20 یۆرۆ بەڵام تۆگەر لە براندەکانی تر بیکڕی شتەکانیان زۆر زۆر گرانن واتە بۆ ناگەر تۆ هەرم تیشەرتە لێرە بکڕی بای 20 یۆرۆ بێ لە براندەکانی تر ئەڵمانیەکانەکرێ بای 100 یۆرۆ بێ لێرەش براندە یابانیەکان براندە ئاسیایەکان گرەوەکەیان بردۆتەوە ئێستا ئاتوینەتە ناوچەیەک ئەمە کەنیسەیەکە پێوترێ لیبغاون ئەم کەنیسەیە کەنیسەیەکی زۆر کۆنا کاگەڕێتەوە بۆ سەدەی 14 زاینی و ئەم ناوچەیەش بەهۆی کەنیسەکەەوە بەردەوام شوێنی نیشتەجێبوون بووە جا لێرە ئێستا وەکو بازاڕێک وەکو ناوەندێکی گەشتیاری وایە و شوێنێکی زۆر زۆر بێدەنگە ینی کە دێتە ئێرە وەکو گەشتیار بەجددی هەست بەواکەی کە ینی شوێنەکە بە تەواوەتی ئارام بێ و مێشکت بە تەواوەتی سافە بێ لێرە جا ئەو کەسانی کە دێنە ئێرە بۆ منە تۆ توانی لێرە کڕینی خۆت ئەنجام دەی هەر شتێکت بوێ بیکڕی بە ئاسانی و لەگەڵیشیە پیاسەیەکی خۆت بکەی وێنەی زۆر جوان بگریت چونکە بیناکانی زۆر جوان هەر سیمای کۆنی پێوەیە و بەڵام نۆژەن کراوەتەوە لە وڵاتی چینیش ماکاو هەیە بۆ کەسانی کە زانیاریان هەبێ ماکاو پێشتر سەر بە پورتوگال بووە بەڵام لە ساڵی 1990 گەڕاوەتەوە سەر چین بەهاو بەشی لەگەڵ پورتوگالا بەڕێوە برێت بە گرێبەستێکی 50 ساڵی جا ناوچێکی هەیە ڕێک ئەم بینا کۆنانەی تایە یعنی بۆ کەسانی کە داخلی وڵاتی چینە بن بۆ شەرتەی ڤیزەی مەڵتیان هەبێ یان وەکو خوێندکار هاتبن بە وڵاتی چین ئەتوانن بچنە ماکاو و بێنەوە ئەم دیمەنانە لەوێ زۆرە بینن بە ئاسانی ئەتوان ئەو شوێنانە بدۆزنەوە و ئێستاش ئێمە هاتوین لێرە کۆمەڵی وێنەی یادگاریمان گرتو و ئەم ڤڵۆگەشمان لێرە تۆمار کردووە شوێنەکانیان زۆر جوانە جا ئەمانە کەی بینن هەر هەمووی دوکان و بازاڕە یعنی شتێک نییە بۆ جوانی بێت بە تەنها بەڵکو لە ناوەش ناوەندی فرۆشتنی کاڵاکانە کە ڕۆژانە خەڵک ڕووی تێکە و شتی تیاکڕێ بۆ نمونە لێرە ئەمە دوکانێکی شەربەتە کاڕۆی تەناوە بۆ خۆت شەربەت و دۆندرمە و ئایسکرێم داواکەی و دیزاینێکی زۆر جوانی هەیە ئیتر لێرە ببینن بۆ نمونە ئەوە دوکانی کڕینی جلوبەرگ و مەدالیایە و هەر لێرە ئەمە دوکانی جلوبەرگە ئەمە وەکو قەیسەریەک وایە وەکو قەیسەریەکانی لای خۆمان جا ببینن لێرە بەڕاستی دیمەنی زۆر جوانی هەیە ینی هەر هەمووی بە خشت دروست کراوە ئیتر پاسکیل لێرە خەڵک زۆر زۆر بەکاری هێنێ و چیترمان هەیەمە دوکانی مۆبایلە بۆ نمونە بزانین دوکانی مۆبایلەکان سعرەکانیان چۆنە نرخەکان بە چ شێوازێکە با بڕۆین بۆ چی بۆ نمونە ئەمە ئایفۆنی 12 پرۆیە بای 249 یۆرۆیە و ئەمەش سعرەکانی ترێتی 13 پرۆماکس بای 449 کە پاتری 188 ئیتر ئەمەش ئایفۆن 7 پرۆیە بای نزیکی 1100 پاوەنە ئیتر ئەمانە هەر هەمووی ناوەندی فرۆشتنی براندەکانە وەکو جلوبەرگ و پێڵاو و ئیتر خواردن و ئایسکرێم و
شربەت و ئەو شتانەی کە ڕۆژانە خەڵک بەکارێهێنێ. و لێرە زۆر بە جوانی گرنگی بە سەوزایی دراوە ئەگەر ببینن ینی سەرەڕای ئەو هەموو بینا کۆنە بەڵام سەوزایی زۆری لێە. ئەم ناوچەی کە بۆی هاتوین ئەمە ناوچەی کەنیسەی پاوڵسە و ئێرە یەکێکە لە گرنگترین ناوچەکانی شاری فرانکفۆرت لە سەدەی هەژدەیە ئەم شوێنە کەنیسەیەکی تری لێ بووە ناوی باف و شتێکە بەخوا نازانم بەزەبەت بیرم چۆوە لە کێک و سعیتیاکەم کەچی هەر بیرم چۆوە ناوەکانیان زۆر دوور و درێژە. ئیتر وەلحاصڵ پێشتر کەنیسەیەکی تری لێ بووە بەڵام لە سەدەی هەژدەیە ڕوخێنراوە ئەم کەنیسەی پاوڵسە لێرە دروست کراوە. ئەم کەنیسەیە لە ساڵی 1940 کاتێک دەستوری ئەڵمانیا نووسرایەوە ئێرە وەکو پەرلەمانی فرانکفۆرت وەکو پەرلەمانی تەواوی ئەڵمانیا بەکار هات و دەستوری وڵاتی ئەڵمانیەتیان نووسرایەوە بۆیە بە لانکەیەکی سیاسی و دیموکراسی ئەڵمانیا دایانرێ ئەم ناوچەیە و ئێستا بووە بە سیمایەکی زۆر جوانی گەشتیاری بۆ گەشتیارانە کە دێنە ئێرە سەردانی ئەم شوێنە ئەکەن و لە جەنگی جیهانی دووەمە ئەم شوێنەش بە تەواوەتی بردومان کرا و دار و بەردی پێوە نەما. ئیتر دوای ئەوە نۆژەن کراوەتەوە بە شێوازێک کە هاوشێوەی سەدەکانی پێشوو بێ و هاوشێوەیە و کاتەگە کە دروست کراوە. ئیتر لێرەش ئێستا ساڵانە گەشتیارێکی زۆر ڕۆکاتە ئەم شوێنە و هەر ئەکەوێتە ناوچەی تەلاری ڕۆمانیەوە کە ئەم ناوچەی ئەبینن ئەمە ناوچەی تەلارە ڕۆمانیەکانە کە وەکو ڕۆمای ئیتالیا بیناکانی بەو شێوازێ و ئێمە ژەڕۆی سەیەکی یەکەین. بە بۆنەی هەبوونی ئەم کەنیسەوە ئەم ناوچەیە ئاوا گرنگ بوو و خەڵک بە بەردەوامی سەردانی کردو و نیشتەجێ ئەم ناوە بوون. ئیتر ئاوا ئێمە ژەڕۆین با بزانین چی تری لێ ئەمانە هەر هەمووی ناوەندی سیاسی و ناوەندی پەرلەمانی وڵاتی ئەڵمانیا بووە. وبین لێرە چی کراوە بە تەکسیەمە سیاری مارسیدزە لەگەڵ ڤۆلکسواگن. بەڵام ئیتر ڕاستی بۆ کەسانی کە خێزانیان هەیە و بۆ کەسانی کە مناڵیان هەیە بەجددی ئەوروپا زۆر ناخۆشە چونکە تۆ ئەکرێ مناڵەکەت لەژێر کۆنتترۆلی خۆتانە بێ و ئەم لایەنانەی کە ئێستا دەستیان بەسەر فترەتی ئینسان ئاگرتووە یعنی کەسایەتی مناڵ ئەشێوێنن دەستیان بەسەر ئەم وڵاتەیە بە تەواوەتی گرتووە یعنی لە ئاسی سەرمەوەمە هەمووی ئاڵایە بەڵام نامێ پیشانی بم چونکە بەجددی دیمەی قێزەوەنی تایە و ئێرە زۆر پشتگیری ئەو شوێنانەکە ئەو شتانەکە لەبەرەوە ئەو کەسانی کە لێرە ئەژین بەجددی ژیانیان زۆر قورسە لە ڕووی پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵەوە. لە درێژەی گەشتەکەمان لە شاری فرانکفۆرت لە وڵاتی ئەڵمانیا هاتوونەتە ناوچەیەک کە پێی ئەوترێ گۆڕەپانی ڕۆمەر یاخود ناوچەی ڕۆمەر مەیدانی ڕۆمەر. ئەم ناوە لە چیەوە هاتووە؟ ڕاستی من خۆشم کەوتمە هەڵەی ئەوەوە کە پێم وابوو بەهۆی ئەوەی کە شکڵی بیناکانی بە شێوازێکی کۆنە هاوشەوەی بینا کۆنەکانی وڵاتی ڕۆما حەزارەتی ڕۆما بنیادنراوە بەڵام چەند گێڕانەوەیەک هەیە بۆی کە بڵێن ئەم ناوە لە چیەوە هاتووە. مێژووی ئەم ناوچەیە بۆ زیاتر لە 600 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە کە ئەڵێن ئەم سێ چوار بینایی کە لێرە لە پشتی منەوەیە ئەمە بیناکانی ڕۆمەرن ئەڵێن کە ئەم بینایانە پێشتر هی خێزانێک بۆ بەناوی ڕۆمەرەوە و حکومەت دواتر لی کڕیونەتەوە لە ساڵی 1404 پێم وابێ واتە نزیکی 600 ساڵ پێش ئێستا حکومەتی ئەڵمانیا لی کڕیوەتەوە و کردوێتی بە شارەوانی وڵاتی ئەڵمانیا. ئەمە گەڕانەوەیە کە و یەکێکتر لەوانەیە کە باز لەواکەن ئەو کاتە بۆ نمونە ئیمپراتۆریەتی ئەڵمانی لەبەرەوەی پەیوەندێکی زۆر باشی هەبووە لەگەڵ ئیمپراتۆریەتی وڵاتی ڕۆمایە لەبەرەوە ئەم ناوچەیان بۆ ناو بازرگانە ئیتالیەکان کە هاتوون بۆ ئێرە و لێرە ماونەتەوە ئەم بینایانەی ڕۆمەریان هەڵبژاردووە و ئێرەیان کردووە بە ناوچەی حەوانەوەی خۆیان هەر لەبەر ئەوە ئەڵێن کە ئەم بینایانە پێوترێ ڕۆمەر بەوەی ئەوەی کە ڕۆمیەکان وەختی خۆی بازرگانە ئیتالیەکان هاتوون لێرە ماونەتەوە. جا ئێستا بەهۆی ئەوەی کە مێژوویەکی دێرینی هەیە و ناوچێکی زۆر کۆنە لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا گەشتیارێکی زۆر دێن لێرە وێنەی یادگاری خۆیان ئەگرن و ناوچێکی زۆر قەرەباڵغە بە تایبەت لە ئێوارانە بەجددی زۆر یعنی هێمن و بێدەنگە سەرڕایەوەی کە خەڵکێکی زۆری لێ و بەردەوام گەشتیار ڕووی تێکەم وێنەی یادگاری خۆیان ئەگرن بەڵام
یعنی تا ڕادەیەک بێدەنگی و کپیەکی پێوەیە بۆ پیاسەی ئێواران زۆر خۆشە هەر لەبەرەوە چەندین ڕێستۆرانت و قاوەخانە و شوێنی تری حەوانەوە لێرە دروست کراوە خەڵکێکی زۆر لێرە دێن ئێواران یعنی لەگەڵ ڕەفیقەکانیان و لەگەڵ ئەو کەسانەی کە بەیەکەوە گەشتەکەیان کردووە دێن لێرە دانیشتن و قسەی خۆش و وێنەی یادگاریەگرن ئیتر ئێمەش هاتوین لە درێژەی ڤڵۆگەکەمانە باسیەوەکەن کە بۆچی ئەم ناوچەیە ناوی ڕۆمەرە لەبەرەوە هۆکارانەی کە لە ڤیدۆکەیە باسمان کرد ئێرە ناوچەی ڕۆمەرە لە شاری فرانکفۆرتی وڵاتی ئەڵمانیا هەر لە ناو گەڕانمان لە شاری فرانکفۆرت هاتوونەتە ئێرە ئەمەی کە لە پشتمانەوە ئەیبینن ئەمە کەنیسەی کاتەدراڵە کاتێدراڵ فرانکفۆرتی پێوترێ فرانکفۆرت کاتەدراڵی پێوترێ ناوەکان تۆزێ لەم تێگەچێ لەبەرەوەی ناوەکانیان تۆزێ دوور و درێژە والحاصل ئەمە یەکێکە لە کەنیسەکانی شاری فرانکفۆرت کە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 1300ەکان گرنگی ئەم کەنیسەیە لە چیا بووە لەبەرەوەی ئەڵمانیاش لە ناو ئیمپراتۆریەتی ڕۆما بووە بۆیە ئیمپراتۆریەتەکانی ناو ئیمپراتۆریەتی ڕۆم ئەو کەسانی کە بوون بە ئیمپراتۆر لێرە مەراسیمی تاج لە سەرنانیان بۆ کراوە واتە ئەو کەسەی کە بووە بە پاشای ئەم ناوچەیە لێرە لە ناو ئەم کەنیسەیە تاجەکە کراوەتە سەری هەر لەبەر ئەوە ناوچەیەکی زۆر گرنگی شاری فرانکفۆرت و تەواوی ئەڵمانیا بووە و بە درێژایی جەنگی جیهانی دووەم ئەمیش وەکو شوێنەکانی تری وڵاتی ئەڵمانیا دووچاری شەڕ و دووچاری وێرانی بووەتەوە بەڵام بە چەندین قۆناغی جیاواز نۆژان کراوەتەوە و ئێستاژ یەکێکە لە ناوچە زۆر ڕەمزیەکانی شاری فرانکفۆرت و ئەڵمانیا کە گەشتیارێکی زۆر بە بەردەوامی سەردانی ئەکەن و وێنەی یادگاری لێگرن کە ئێرەش وەکو ڕەمزێکی شاری فرانکفۆرت سەی دەکرێ و لە ئێستاە زۆر گرنگە بۆ گەشتیاران جا ئەو دیزاینانەی کە ئەیبینن ببین بە شێوازێکە پێوترێت گۆتیک ئەم شێوازی دیزاینی کەنیسەکانە لە ئەوروپا و بە شێوازێکە کە خەڵک دەتوانێت بچێتە سەرەوە پیایە ئیتر ئەمە کاتێدراڵ فرانکفۆرتە کە لێرە ناوچەیەکی زۆر گەشتیاریە و گەشتیارێکی زۆر بە بەردەوامی سەردانی ئێرە ئەکەن و شوێنی حەوانەوە و شوێنی خواردنگەکانی تایە و خەڵکێکی زۆر ئێواران دێت بۆ گەشتەکانیان لێرە لە دوای هیلاکێکی زۆری سەفەرەکەیان دێن لێرەدا ئەنیشتن و ئیسراحەتی خۆیان وەرەگرن مابە بزانە دیزاینەکەی ناوی چییە ئەم جۆرە دیزاینی کە بۆ ئەم کەنیسەیە کراوە پێوترێ گۆتێک دیزاین جا لەگەڵ ما بە بابی خوێنینەوە بزانین لەگەڵ ما بە بزانین جا لەگەڵ ما بە با بزانین دیزاینی گۆتیک چییە ئەمەی کە ئەیبینن ئەمە لە کەنیسەکان بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا ئەبیندێ بۆ نمونە لە بەرشەلمۆنەش کەنیسەیەک هەیە بەم شێوازە و لە ئیتالیا و لە وڵاتەکانی تری وەکو فەڕەنسا ئەم دیزاینانە زۆرە بیندێن کە ببینن لێوارێکی تیژی هەیە ئەم شێوازە شێوازێکی تەلارسازیە کە زۆر دیار و کاریگەرە لە سەدەی 12ەمەوە لە وڵاتی فەڕەنساوە سەری هەڵداوە و تا سەدەی 16ەم زۆر باو بووە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتە ئەوروپیەکان بە تایبەت بەکارهێنراوە جا لە کەنیسەکانی فرانکفۆرتی ئەڵمانیاش لێرە ئەبیندێ اینجا بە شتێکتان پێ بڵێم لە سەری بۆ نمونە لێرە کەوانەی تیژ بەکار هاتووە ئەگەر ببینن لێرە گەربمین لێرە پەنجەرەکانی کەوانەی تیژی تیا بەکار هاتووە واتە کەوانەکانی بە تەواوەتی قەوز نییە لە بەشی کۆتاییە تیژبوونەوەیەکی تیا هەیە کە ئەمەش بۆ چییە ڕێگادا کە بیناکان زیاتر بەرز بن و بەشی سەرەوەی کێشەکە زیاتر بۆ پایەکان بگوازێتەوە نەک بۆ سەقفەکە و شتێکی تری هەیە ئەو کۆڵەکانەی کە لێرە بوونی هەیە ئەم کۆڵەکانی کە ئاوە ئەبیندێ ئەمانە وەکو باڵ بۆ بیناکە وایە لەبەرەوەی کۆڵەکەی زۆر بەهێزی تیا بەکار هاتووە لەبەرەوە ڕێگە ئەدا بۆی کە دیوارەکانی تەنەکتر بن واتە زۆر ئەستور نەبن دیوارەکانی بەهۆی ئەو پایە و کۆڵەکانەی کە بۆ کەنیسە و بۆ بیناکانی شێوازی گۆتیکی بەکار هاتووە اینجا چی ترمان هەیە یەک خاڵی ترمان هەیە زۆر سەرنجڕاکێشە ئەم پەنجەرە و شوشانەی کە پێشتر بەکار هاتووە لە سەردەمی کۆنا لە ئەڵمانیا و لە وڵاتە ئەوروپیەکان بە شێوازی گۆتیکی ئەوەیە کە شوشەکانی ڕەنگاوڕەنگ بووە هۆکاری ئەم ڕەنگاوڕەنگێش ئەوە بووە کە خەڵکی زۆری ئەو کاتی ئەوروپا نەخوێنەوار بووە بۆیە هەوڵیانداوە لە ڕێگەی ئەو ڕەنگانەوە وێنەی تیا دروستکەنەوە و خەڵک تێبگەێنن بە زمانی وێنەکان اینجا بەشی سەری سەرەوە ئەگەر ببینن سەقفەکەی بە شێوەیەکی
کۆمەڵی کەوانەی دروستکراوە یعنی وەکو کۆمەڵێک تۆڕ وایە کۆمەڵی پایە لە سەری سەرەوە کە ئەمە بۆچی بۆ شێوازە دروستکراوە ئەمەش سڕێکی ئەندازیاری ئەو کات بووە بۆی کە کێشی سەقفەکە دابەشکن بەم شێوازەی کە ئەیبینن تەنانەت لێرەش لە بەشی خوارە ئەو قرمیتانە بۆ ئەوی کە کێشی سەقفەکە دابەشکن بەسەر تەواوی بیناکەیە و دیمەنێکی زۆر ئاڵۆزی بەخشیوە بە بیناکە و لەگەڵیشا ئێستا وەکو دیمەنێکی جوان و وەکو دیمەنێکی یادگاری لە کەنیسەکانی ئەوروپای ئەماوەتەوە لە بیناکانی ئێرە ئەبیندە و گەشتیارێکی زۆر سەردانی ئەکەن لەبەرەوە ئەتوانین بڵین ئەم شێوازەی کە لێرە بوونی هەیە بۆ ئەم جۆرە کەنیسە و بۆ ئەم جۆرە بینایانە بە تەنها بۆ جوانی نەبووە بەڵکو شێوازێکی هونەری ئاڵۆز بووە بۆ ئەوەی کە پەیامێک بگەێنن بە خەڵکی ئەو کات لەبەرەوەی کە خوێنەواریان نەبووە لە ڕێگەی شوشە ڕەنگە و ڕەنگەکانیانەوە خەڵک تێبگەێنن کە ئەو پەیامەی کە پێیانە لە ڕێگەی شوشە ڕەنگە و ڕەنگەکانیانەوە بە خەڵکی بگەێنن وە شتێکی تریش ئەوەیە کە شێوازی سەقفەکەی ئەوە بووە کە بۆشایی زۆرتر دروستکە پێویست نەکاتۆ دیوارێکی ئەستور دروستکەی یاخۆت پێویستکە بۆی کە پایەکی زۆرت هەبێ بە شێوازێک سەقفەکەی دیزاین کراوە کە زۆرترین بۆشایی دروستکە و زۆرترین چۆنەڵی مەجال دروستکە بۆ ئەوەی کە خەڵک تیا جێبێتەوە هیچ کێشەیەک دروست نەکات لە ڕووی بیناسازیەوە هیچ هەڵەیەک لە ناو بیناکەیە دروست نەبێ ببێتەوەی داڕمان و ڕوخانی ئەمەش شێوازی گۆتیکی دیزایانی گۆتیکیە کە لە کەنیسەکانی وڵاتی ئەڵمانیا و ئەوروپای ئەبیندێ هاتوونێتە ناوچەیەک ئەمە پێوترێ ئایرن فوت بریج ئەم پردە چییە ئەمە پردێکی ئاسنینە ئاچینە سەرەوە زیاترتان نیشانە دەین بۆی کە قسە زیاتر لەسەر ئەم پردە بکەین پێویستە بچین لەسەر پردەکە ڕاستەوخۆ بوەستین دیمەنی پردەکەتان بۆ بگوازمەوە پردەکە کۆمەڵی قەفڵی پێوەیە کە کۆمەڵی یادگاری خەڵکی تایە با بڕۆینە سەرەوە سەیریکەین ئەم پردە لێرە لە ساڵی 1868 دروستکراوە ئەمە لێرە بە پردەکەیە چینە سەرەوە جا ناو ئەڵمانیەکەی ئایزەنەس شتیغ شتێک لەو بابەتەیە تۆ تەنها ئەتوانی بە پیادە یاخود لە ڕێگەی پاسکی لەوە سوود لە پردەکە بینی چونکە ئەو کات ساڵی 1868 کە دروست کراوە بۆ ئەو دروست کراوە کە پەیوەندی نێوان ئەم ناوچەیە و ئەو ناوچەی ئەو بربەیەکەوە بەسێتەوە جا با کۆمەڵی قسە لەسەر شتەکە بکەین لەسەر پردەکە ئەمەی کەیبینن کۆمەڵی قەفڵە بۆ منە و کەسانی کە وەکو خۆشەویست هاتوونەتە ئێرە ناوی خۆیان لەسەر پردەکە نووسیوە ببینن بەم شێوازە ناوی خۆیان لێ نووسیوە و بۆ منەمە ناوی خێزانەکەشی نووسیوە بە کۆی گشتی ئینجا دوای ئەوە کلیلەکە کەنە ناو ڕووبارەکەەوە ئەمەی کە ئێستا ئێمە لی وەستابین ئەمە پردی ئاسنینە ئایسەنەک شتیگ بە ئەڵمانی واتە ئایرن بریج واتە پردی ئاسنین وەختی خۆی لە نێوان دوو ناوچە بۆ بەستنەوەی دوو ناوچەی شاری فرانکفۆرت بەکار هاتووە و تەنها تۆ توانی بە پاسکی لە خودت بە پیادە پێ ئابڕۆی واتە ئۆتۆمبیل ناتوانێت پێ ئابڕوە لە بەرەوەی قادرمەی تایە اینجا لێرە ئەم پردە بووە بە ڕەمزێک بۆ ڕەمزی خۆشەویستی لە شاری فرانکفۆرت و لێرە قفڵێکی زۆر هاوشێوەی پردەکانی شاری پاریسی فەڕەنسا بە پردەکەەوە بەستراوەتەوە لە بەرەوەی وەگوتمان پردەکە بە تەواوەتی ئاسنە و لە ساڵی 1860 پردە دروستکراوە بەڵام لە ساڵی 1945 لە کاتی جەنگی جیهانی دووەما تێک چووە بۆیە دووبارە نۆژەن کراوەتەوە جا بە چەندیمەنێکی قفڵەکانی ئەم پردەتان بۆ بگوازمەوە بۆی کە ببین بە چاوی خۆتان کە خەڵک چۆن یادگاری خۆی لێرە جێهێڵێ ئەگەر ببینن لێرە بەم شێوازەی کە دیارن ئەمانە هەر هەمووی خەڵک ڕۆژانە کە دێتە ئێرە ناوی خۆی و خێزانەکەی یاخود خۆشەویستەکەی بە بەروار و بە ناوەکانەوە لێرە لەسەر قفڵەکان جێهێڵێ و دوای ئەوە کلیلەکان ئەکەنە ناو ڕووبارەکەەوە ئیتر لێرە کۆمەڵی قفڵی زۆر بوونی هەیە کە بە حسابی خۆیان ئەم قفڵە هەتاو کاتێ لێرە ئەمێنێتەوە خۆشەویستی ئەم کەسانش بۆ یەکتر بەردەوامە بێ ئیتر بەم شێوازەی کە ئەیبینن ئێستا ژێری ڕووبارەکە پڕە لە کلیلی ئەم قفڵانە چونکە ئەم قفڵانە کە لێرە دائەندێ ئۆتۆماتیکی یەکسەر کلیلەکەی فرێدرێ بەڵام ئەمەیان پاسوەردی لەسەرە نازانم چۆن ئەکرێتەوە چۆن کلیلەکەی لەکوێ فرێدراوە بەم شێوازان پردە بۆ بە سیمای خۆشەویستی نێوان خۆشەویستەکان لە وڵاتی ئەڵمانیا لە شاری فرانکفۆرت هاوشێوەی پردەکانی شاری پاریس جا ناوەندی پردەکە زۆرترین قفڵی لێیە
ببین بەم شێوازە زۆرترین قفڵ ئەکەوێتە ئێرەوە نازانم هۆکارەکەی چییە لێرە هەر بە تۆپەڵ قفڵی پێوەیە ئێواران دێتە ئێرە بە تایبەت لە جەوی ئێوارانە چونکە خۆراوەبوونێکی زۆر جوانیتیایەوە ئەم کاتێک کە ئێستا ئێمە بۆ هاتوین نزیکی 9 شەوە یعنی باوەڕ کە سەرتا من وامزانی ساعت 6 ئێوارێ بەڵام لێرە زۆر درەنگخۆر ئاوا بێ لەبەرەوە دیمەنی خۆراوەبوون لێرە دیمەنێکی جوانی هەیە سەرڕای ئەوەی کە زۆر درەنگیش خۆر ئاوا بێ بەڵام ئیتر لێرە ڕۆژانە بەردەوام خەڵکێکی زۆر سەردانی ئەم ناوچەیەکە با هەنێ قفڵی ترتان پیشان بم لێرە ئەمە بۆ نمونە ئیتر لێرە هەر هەمووی بۆ نمونەمە 2019 بابزین ئەمە بڕواری 2022 و هەر هەمووی کە لێی نووسراوە ئەمە 2026 ئیتر ببینن لێرە ئەمە 2011 زۆر کۆنە 2007 پێوەیە سەیریکە ئەمانە هەر بە ڕیس ئەوە وەکو یەکوان اینجا لەم سەر بۆ سەر هەمووی قفڵە و لە شاری پاریس بوو پێم وابێ قفڵێک لە قفڵەکان پردێک لە پردەکان کە ئەوەنەی قفڵ لێ بەسرا بوو کە بیرۆکەی ئەم پردەش هەر لێەوە وەرگیراوە ئەوەنەی لێ بەسرا بوو خەریب و ئەڕووخات چونکە تۆ کیلۆیەکی زۆر زیاد دەکەی بۆ پردەکە ئەبێت هۆی ئەوەی کە دووچاری داڕمان بێتەوە خەڵکی ماردینی خەڵکی سلێمانی ئەهلێ سەر چاوا باس چۆنە شەوقی ناست کرد زۆر مەمنون زۆر سپاس لێرە ئەژین لێرە ئەژین نا هامبورگ لە هامبورگ ئەژین هات بێدێ زیارە ئایبینێ خۆشە ئێرە الحەمدولله خۆش الحەمدولله وەرە کەرەمکە وێدێ زۆر سپاس وەڵا بەیانی ئەڕۆمەوە تێکەنگی وەری سبەی ئەڕۆمەوە سبەی نێ بەیانی تاریکو بۆ سلێمانی الله زیارە الفری نا من لە سین ئەژیم سین چین چین چۆن چۆن چین چین چۆن نیهاو نیهاو لە ئەژیم ئیتر هاتوون بۆ ئێرە بۆ زیارەت ئێوە سەر چاوات هاتی دەنگ و باست الحەمدولله ئایبینێ گەلێک مەمنون کەرەمکە خۆشحاڵم کۆتە هاتی ماردینێ کەرەمکە زۆر سپاس زۆر سپاس سپاس بازی هاتم سلێمانی وەرم ئینشەڵڵا ئینشەڵڵا نەبێتە بخێر من هاوڕێ 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 ئەحمەد خۆشحاڵم سەلامەت بی خوار لەگەڵ بێ ئەبی ئیبراهیم چۆنی کاک ئیبراهیم نەحواڵت چۆنە باشی خۆشحاڵم نا لایف نییە ئەو بۆ یوتیوبە بۆ ڤڵۆگی یوتیوب Name van YouTube? چین لەگەڵ هاوڕێ چین لەبەرەوەی من لە چین ئەژیم چی لێژی لەوێ ئەژیم بۆ بەناوی ئەوەیە چیا چ قاسی لۆرتە چی بووی چ قاس سەر تلووری تلوور ژیان دکەی لەوێ ئەخوێنم دکتۆرا ئەخوێنم ماشەڵڵا دکتۆرا خوێن ئێستا ئەوە بۆ منەوە ئیبۆ Wie heißt er? Kann ich. چاینا لەگەڵ هاوڕێ چاین China. ئەوە چی ئەوەی ئینستاگرامە FTFG? YouTube? ئینستاگرام یوتیوب تیکتۆک هەمووی هەیە TikTok, ja. Aber تیکتۆکیش eine? هەیە هەر یەکشتە Na, wie- چاینا ساتە سپیس وتە لەگەڵ Einfach stehen bleiben, okay? جی لەگەڵ Was, Herr Chinese? شپیدیەتین چینە Studieren. دکتۆر Ach so. Folgen. فۆڵەکە وای مالیا Ich mache ein Foto. زۆر باشی Fotograf. خۆشحالم وەرە ئەمانە دەخەین کوردی فۆتۆ. ماردینن بەیانی ڕسم بگرین بەیەکەوە بە ئەمە لێرە دانێم یەک دقە بۆست وەرە وەرم تاوەڕ وەرە هەموو تان وەرن شەمەڵ ئەلیف تای ئەلیف شەمەڵ هەموو تان وەرن ئیلەستیژ وەرە وەرە هەموو تان وەرن Wer ist TikToker? یەک دقە باشە ئەی والله والله دەست خۆش عافیە دەست خۆش ئینشەڵڵا تدبینم ئینشەڵڵا ئینشەڵڵا بەسەر چاوکە لە یوتیوب دام سەر چاو عەلەیکم السەلام خواتان لەگەڵ بن ئەوانە کۆمەڵی کوردی ماردین بوون لە هامبۆرگ ئەژین جا ئیتر گوێم لێ بووە کوردی قسەیانە کرد وتم چۆنن باشە نەحواڵتان ئیتر سەیری کامێرۆشتەکانە کرد چونکە جا من چونکە لە چینم عادەتەن زۆرترین تەکنەلۆژیای ئەوێ هەوڵەدەم بەکاری بێنم بۆ ڤڵۆگەکانم بۆ نمونە کامێرەی DJI بەکارێنم لەگەڵ مایکەکەی لە بەرەوەی کواڵەتی زۆر باشە اینجا خەڵکی ئێرە زۆر سەیرەکە بە ئەڵمانی بە کوردەکان بەوانی کە لێرە ئەژین بە ئەفریقی ئیتر ئەمرا کوردەش لێرە بینی کە ئەوە بەکارێنم بە تەنها خۆم لە گەشتەکەمە و ڕسم و ڤیدۆ زۆر بە جوانی ئەگرم سەیری کردیتر مەویستم چۆنی باشی حواڵت زانی کە کوردم ئیتر کۆمەڵی قسەمان کرد و ڕسم و ڤیدۆ ئەوانەمان گرت
و لای خۆیان دایانێن و منیش لای خۆم دایانێم و فۆڵۆشیان کردم ئیتر ئەمەش کۆمەڵێ خزم و عشیرەتی ماردین بوون وتیشی کە هاتی بۆ ماردین وەرە سەردامام کە منیش وتم کە هاتی بۆ سلێمانی لە خزمەتەم.